بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەزعود بارزانی. بەرگی دووەم 1958 بۆ 1961. کورد و شۆڕشی چواردەی تەمووزی 1958. چواردەی تەمووزی 1958 بۆ ئەیلولی 1961. بەشی هەشتەم. پارتی و حیزبی شیوعی عێراق. پەیوەندی نێوان ئەم دوو حیزبە بە زۆر قۆناغدا تێپەڕیوە، بەڵام لایەنە ئەرێنیەکانی لەلایەنە نەرێنیەکانی زیاتر بووە. حیزبی شیوعی یەکەم حیزبی عێراق بوو ڕێکخراوی لە کوردستاندا ببێ شان بەشانی پارتی دیموکراتی کوردستاندا و یەشتێکی ئاسایی بۆ هاوکاری ببێ لە نێوانیاندا، لە هەمان کاتیشدا پێشبڕکەی یەکتر بکەن کە زۆر جار دەبووە هۆی ڕوودانی گەلێک گیر و گرفت. کاتێ لە ساڵی 1946دا پارتی دیموکراتی کوردستان دامەزرا، حیزبی شیوعی بە ڕێکخراوێکی زیادەی دانا و پێیوا بوو هەبوونی پێویست نییە چونکە لە کوردستاندا حیزبی شیوعی هەیە. لە کاتێکدا ڕاستەقینەی تێکۆشان پێکهاتنی حیزبێکی نەتەوەی دیموکراتی لە کوردستاندا دەخواست کە ڕابەرایەتی خەباتی گەلی کورد بکە. یەکەم کەس لە شیوعیەکان کە هەستی بەم ڕاستیە کرد یوسف سەلمان یوسف فەهدی سکرتێری حیزب بوو کە لە گوتارێکیدا لە ڕۆژنامەی قاعیدەی نیسانی 1945دا بڵاوی کردەوە. داوای لە نیشتیمانیەکانی کورد کرد حیزبێکی وا پێکۆبنێن. لەو گوتارەدا دەڵێ ئەی هاو نیشتیمانانی تێگەیشت و لە گشت چینەکانی گەلی کورد، کێشەی گەلەکەتان ئەمانەتێکە لە ملتاندا، سائەرکی خۆتان لە ئاستی ئەو گەلەدا بەجێبێنن کە ئێوەی لێبووە، بەرەو ئەو ڕێگەی ببن لەم حاڵە خراپەیتایەتی ڕزگاری بێ، ڕێکخراوێکی گەلی ئەوتۆی کورد پێک بێنن کە لەگەڵ بارودۆخی گەلی کووردا بگونجێ، ڕێکخراوێک خزمەتی بەرژەوەندەکانی بکە، دەست پێ بکەن و هەموو جۆرە یارمەتی و پێشگیری لە حیزبی ئێمەوە دەبینن. بەڵام ڕابەرەکانی تری حیزبی شیوعی ئەم بانگەوازیان نەخستە کار. گرنگترین خاڵی ناکۆکی نێوان پارتی و شیوعی هەڵوێستی شیوعیەکان بوو لەسەر کێشەی نەتەوەی کورد کە ئەوان باوەڕیان بە هەبوونی نەتەوەی کورد نەبوو تا پەیمانی تازەیان بە ناوی پەیمانی باسم دەرچوو کە لەوێدا ڕەخنەیەکی توندی لە حیزبی شیوعی گرتووە لەسەر کێشەی کورد بە تایبەتی بەندی دەیەم لە پرۆگرامی حیزبدا کە کورد و تورکمان و ئاسووری و یەزیدی و ئەرمەنی بە کەمایەتی نەتەوەی داناوە. ئەمەش هەڵەیەکی زلە حیزبی شیوعی تێکەوتووە چونکە کورد وەمین نەتەوەیە لە عێراق و یەزیدیەکان کوردی ڕەسەنن. پارتیەکان دوو پاتیان دەکردەوە کە کورد نەتەوەیەکن، هیچیان لە نەتەوەکانی تر کەم نییە و هەمان مافی ئەوانیان هەیە لەبارەی چارەنووسی خۆیانەوە. دووەمی خاڵی ناکۆکی نێوانیان لەسەر هەڵوێستی حیزبی شیوعی عێراق بوو لە مەردا مەزراندنی ڕێکخراوە دیموکراتیەکان لە کوردستاندا بە سەرکردایەتی پارتی، چونکە حیزبی شیوعی پارتی دیموکراتی بە حیزبێکی بۆرجوازی نەتەوەخواز دادەنا، دەویست لە دەسەڵاتی کەم کاتەوە. پاش تێپەڕینی ئەزمونێکی زۆر لە نێوان ئەم دوو حیزبەدا و پاش ئەوەی پارتی ڕێگی داکوتە و حیزبی شیوعی لە هەڵوێستا ڕقەکەی خۆی پاشگەز بووە. لە کۆنفرانسی ساڵی 1956دا هەردووک حیزب لەسەر ئەم خاڵە گرنگانە پێکهاتن. یەکەم، شیوعیەکان دەدانیان بەوەدانا کە کورد نەتەوەیە و مافی دیاریکردنی چارەنووسی خۆی هەیە. دووەم، لە کوردستاندا هەبوونی حیزبێکی دیموکراتی نەتەوەخوازی پێشکەوت و پێویستە. سێیەم، پێویستە گەلی کورد و عەرەب خەباتی هەوبەشیان هەبێ دژی ئیمپریالیزم. چوارەم، دەدانانی هەردوو لا بە مافی چارەنووس و بەڕەوابوونی ئاواتی هەردووک نەتەوە بۆ ڕزگاری و یەکێتی نەتەوەییان. شیوعیەکان لە هەمان کۆنفرانسی 1956یاندا دەدانیان بەوەشدانا کە ئۆتۆنۆمی بە پێی یەکێتی باویستی برایانە، چارەیەکی کاتیە کە لە باریکی دیاری کراودا بەرژەوەندی هەردوو گەلی کورد و عەرەب دەیکاتە پێویست. ئەویش وە نەبێ چارەیەکی یەکجاری بێ بۆ کێشەی نەتەوەی کورد و ناشبێ لە جێی مافی دیاریکردنی چارەنووسدا بۆ نەتەوەی کورد دابندرێ. پاش ڕابوونی شۆڕشی 14 تەمووز دەسەڵاتی حیزبی شیوعی بە جۆرێ پەرەیسەند کە لە یەکەم مانگەکانی تەمەنی شۆڕشدا بەسەر شەقامەکاندا زاڵ بوو. کەسانی سەر بە حیزبی شیوعی پلەی بەرزی دەستگاکانی دەوڵەتیان گرت. وای لێهات لە هەر کاتێکدا بیویستایە دەیتوانی دەسەڵات بەدەستەوە بگرێ. نازانم چۆن ئەو هەلی لە کیسی خۆیدا کە جارێکی تر بۆی هەڵ نەکەوتەوە. سەرکردەکانی حیزبی شیوعی هەمویان پێش شۆڕش یا گیرابوون یا خۆیان شاردبووە. پێشتر ئەزمموی تێکۆشانی ئاشکرایان بە خۆیان و نەدی بوو. لەبەر بێ ئەزمموی لە ئاستی لافاوی جەماوەری شۆڕشگێردا گێژ ببوون و تووشی هەڵەبوو. هێزی بەرگری میلیش کە زۆری دەستدرێژی کردبوو لە ژێر دەسەڵاتی حیزبی شیوعیدا بوو. ئەویش کارێکی خراپی کردە سەری. سەرەڕای ئەمانە حیزبی شیوعی لە گەرمەی ئەم بارە تازەیەدا ویستی زاڵبوونی خۆی بەسەر حیزبەکاندا بسەپێنێ و دەدانیان پێدابنێ
کە حیزبی شیوعی دەوری سەرکردایەتی هەیە. ئەمە گەلێک گیر و گرفتی ئاڵۆزی هێنایە پێش لەگەڵ پارتی لە کوردستاندا. زۆر جار دەمەقاڵی نێوان کادرەکانی ئەم دوو حیزبە دەگەیشتە لێکدان کە پیاوەکانی بەرگری میلی دەهاتن و لەسەر شیوعیەکانیان دەکردەوە. ئەوەی زیاتر پەیوەندی نێوانیان تێک دەدا دەستێوەردانی حیزبی شیوعی بوو لە کاروباری ناوخۆی پارتی لەو کاتەدا کە ناکۆکی کەوتە نێوان ئەو دوو لایەنەی پێیان دەڵێن لایەنەکانی هەمزە عەبدوڵڵا و برایم ئەحمەد. پارتی دیموکراتی کوردستان لە 1958 نامەیەکی دا بە حیزبی شیوعی عێراق گلەیی لە هەڵوێستەکانی کرد. دوای ئەوە وتوێژ لە نێوان سەرکردایەتی هەردوو حیزبدا دەستی پێکرد. لە دەی تشرینی دووەمی ساڵی 1958 گەیشتنە پەیمانێک بۆ هاراوەزی هاوبەش تاکو بەندی سێمی دەستوری کاتی بخرێتە گەڕ و لێژنەیەکی بەرزی هاوکاری نیشتیمانیان پێکێنا کە یەکەم بەیانی لە 5 شوباتی 1959دا دەرکرد دەڵێ ئەی گەلی کوردستانی قارەمان، ئەی تێکۆشەران لە ڕیزەکانی حیزبی شیوعی عێراق و پارتی دیموکراتی کوردستان و ئەی تێکۆشەرانی سربەخۆ، یەکگرتنەکەتان بەهێزکەن، هێزەکانتان پتەوترکەن، دەست بکەن بە پێکێنانی لیژنەکانی هەرەوەزی نیشتیمانی لە هەموو شوێنەکاندا. ڕێگەی دووبارەکەی مەدەن و مەهێڵن دوژمن بێتە ڕیزەکانتانەوە. وریاییتان زیادکەن و ئاگاتان لە ناپاکانی دوژمنی گەلبێ. پەیمانەکە داوای هاریکاری دەکا بۆ پاراستنی کۆمار و بەهێزکردنی ڕێبازە دیموکراتیەکەی، پاکردنەوەی دەستگاکانی دەوڵەت لە بەکرێگیرا و پیاوخراپان، بەهێزکردنی سوپا و چەکدارکردنی، دەرکردنی ڕاوێژکارە فەڕەنسیەکان، پێکێنانی برایەتی و هاوکاری نێوان کورد و عەرەب و نێوان گەل و سوپا، هاتنە دەرەوە لە پەیمانی بەغدا و هاوکاری تا ئەو پەڕی لەگەڵ کۆماری عەرەبی یەکگرتوودا، بەهێزکردنی هاوکاری لە نێوان دەوڵەتە عەرەبەکاندا و تۆندکردنی پەیوەندی لەگەڵ وڵاتە سۆشیالیست و ئازادەکاندا و گرتنەبەری ڕێبازێکی نیشتیمانی لە سیاسەتی دەرەوەدا. داواش دەکا پشگیری حکوومەت بکرێت لە جێبەجێکردنی قانونی چاکردنی کشتوکاڵ و نەهێشتنی دەرەبەگایەتی و بەرزکردنەوەی ئاستی جوتیاران لە هەموو ڕوویەکەوە. لە مەڕ گەلی کوردیشەوە پەیمانەکە دەڵێ: یەکەم، لە سەرەتاوە دەدانان بە مافەکانی گەلی کورد کە مافی دیاریکردنی چارەنووسیشی تێدایە. دووەم، بربەرەکانیکردنی بیر و بزوتنەوەی جیاوازی خوازی و کارکردن بۆ بەهێزکردنی برایەتی و هاوکاری لە نێوان هەردوو نەتەوە سەرەکیەکەدا کورد و عەرەب. سێیەم، دەستپێوەگرتنی بەندی سێیەم لە دەستوری کاتی کۆماری عێراق و هەوڵدان بۆ جێبەجێکردنی بەهۆی داهێنانی یاساییوە کە مافی کورد بپارێزێ. چوارم، کارکردن بۆ چاودێریکردنی بەرژەوەندی گەلی کورد لەباری پیشەسازیەوە و بەرزکردنەوەی بەرهەمی کشتوکاڵی و ڕادی ژیانی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و لەشساخی. پێنجەم، بەهێزکردنی برایەتی لە نێوان گەلی کورد و کەمایەتیەکانی کوردستاندا و دابینکردنی هەموو مافەکانی ئەو کەمایەتیانە. لێژنەی لقەکانیش لە پارێزگاکان بۆ هاوکاری پێکهات. پاش ئەم پەیمانە دوو قۆڵیە پارتیش چووە ناوبەرەی یەکێتی نیشتیمانیەوە. هەردوو حزب لە 24 دوای 1959دا بەیانێکیان بڵاو کردەوە لەبارەی ڕێکخراوە دیموکراتیەکانەوە و ئەمەش دەقی ئەو بەیاننامەیە. بڕیاری لێژنەی بەرزی هاوکاری نیشتیمانی. لەو کاتەوەی هەردوو حیزب پەیمانی هاوکاری نیشتیمانیان بڵاو کردوێتەوە، ئاسوویەکی نوێ کرایەوە لە بەردەم خەباتی ئەم دوو حیزبە تێکۆشەرەی لە شان بەشانی یەکدا هاتوونەتەکایەوە. لێژنەی بەرز پێکات، لێژنەکانی هاوکاری لە هەندێک شارەکان دانران، لێژنەکانی لێپرسینەوە بۆ کۆتایی هێنان بە ناکۆکیەکان دامەزران بۆ پتەوکردنی هاوکاری نیشتیمانی. ڕێکخراوەکانمان چەند کردەوەیەکی هاوبەشی بە کەڵکیان بەجێهێنا. ئەمانە هەمووی دووپاتی کردەوە کە مەیدانێکی فراوان هەیە بۆ هاوکاری. لەلایەکی تریشەوە هەندێک بەرهەڵست هاتە ڕێی هاوکاری حیزبەکانمان. ئەم بەرهەڵستانە لە تێکهەڵنەگوونتنی چالاکی ئەو ڕێکخراوە دیموکراتیانێ کە شێوەی کۆمەڵایەتی هاویەکیان هەیە، وەکو هەبوونی دوو ڕێکخراوی لاوان لە کوردستاندا. لێژنەی بەرزبەگیانی بەرهانەی ڕاستەوە لەم بەرهەڵستانی کۆڵیەوە. لەبەر ڕووناکی پەیمانی هاوکاری نیشتیمانی ئەو شارەزاییە بە نرخەی هەڵسەنگاند کە بۆ بزوتنەوەی قوتابیان پەیدا بووە. دیتی کە لەسەرێتی بگاتە ئەم بڕیارە تێکۆشان لە پێناو بەهێزکردنی ژیانی دیموکراتی و پێشگرتنی کاری ناوجەماوەری و یەشێتی تێکۆشانی هاوبەش و خەبات لە ڕێی پشتگرتنی قەواری کۆماری دیموکراتی و خۆپاراستن لە مەترسی پێکهاتنی لایەنی بەرهەڵست بۆ دەسەڵاتی حکوومەتی نیشتیمانی لەم بارودۆخە ناسکەدا. ئەمانە هەمووی ئەومان بەسەردا دەسەپێنێ کە ڕێگە نەدرێ ڕێکخراوی ئیجازە نەدرا و چالاکی وا لە ناوکاری هاوبەشیدا بکە کە پێچەوانی چالاکی ڕێکخراوە دیموکراتیەکەی تربێ کە ئیجازەی هەیە بۆ هەمان کاری کۆمەڵایەتی. ڕێکخراوی دیموکراتی خاوەن ئیجازە مافی ئەوەی هەیە لە هەموو بارێکدا کەسایەتی خۆی دەرخات، چونکە ئەمە یەکێکە لە نیشانەکانی دیموکراتی بەڕێوەبراو کە هەردوو حیزبمان باوەڕیان پێی هەیە. لێژنەی بەرز دوای ئەوەی شارەزایی بزوتنەوەی قوتابیانی هەڵسەنگاند، وای بۆ دەرکەوت کە بڕیاری لێژنەی بەرزی یەکێتی قوتابیانی کوردستان
لەبارەی وەستاندنی چالێکیە تایبەتیەکانی ئەم یەکێتیە و کارکردنی لە ڕێزی یەکێتی گشتی قوتابیاندا کە بە شێوێکی دیموکراتیانە پێکاتوە. بڕیارێکی بەجێیە ڕای خۆشیان لەمەڕ پێویستی قەوارەی تایبەتی قوتابیانی کوردستان لە پاشە ڕۆژدا کە گیانی دڵسۆزی بۆ بەرژەوەندی خەبات لە پێناوی سەرکەوتنی دیموکراتیدا سەپاندوێتی و هەر لەم ڕێگەیەشەوە داخوازیارڕەوەکانی قوتابیانی کوردستان دێتەتی. لێژنەی بەرزی هاوکاری نیشتیمانی باوەڕی بەوە هەیە کە هەر ڕێکخراوێکی دیموکراتی داتوانێت چالاکی تایبەتی خۆی بنوێنێ. بەڵام لە نێوانکارە هاوبەشەکاندا تانیان ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان و یەکێتیەکانی کرێکارانی ئیجازەدار دەتوانن خۆیان دەرخەن و ئامانجەکانیان ڕابگەێنن. ئەمە ژوان ناگەێنێ کە چالاکی تایبەتی ڕێکخراوەکانی تر بێ ئیجازە قەدەغە دەکرێت. بەمەرجێ و چالاکیانی پێچەوانی ئەو ڕێبازەی هاوکاری ڕاگەیەندراوە نەبێ کە لە پەیمانی هاوکاری نیشتیمانی نێوان هەردوو حیزبدا دیاری کراوە. لێژنەی بەرزی هاوکاری نیشتیمانی بۆی دەرکەوت کە پێشکەشکردنی راپۆرتی کۆبوونەوەکانی لێژنەی هاوکاری نیشتیمانی خزمەتێکە بۆ ڕێککردنی ئاشکرای ئەو لیژنانە کەواتە دەبێ پاش تەوابوونی کۆبوونەوەکان راپۆرتەکە بدرێ بە لێژنەی بەرز. لێژنەی بەرزی هاوکاری نیشتیمانی لە نێوان حیزبی شیوعی عێراق و پارتی دیموکراتی کوردستان 24 شوبات 1959 سەرەڕای ئەوەی گەلێک ناتەبایی کەوتە نێوان ڕێبازی پەیوەندی حیزبی شیوعی عێراق و پارتی دیموکراتی کوردستان و سەرەڕای ئەو زۆرانبازی ئایدۆلۆجیانەی لە نێوانیاندا هەبوو، دیسان حیزبی شیوعی لە هەموو حیزبە عێراقەکانی تر لە پارتی و گەلی کورد نێزێکتر بوو. ڕۆژێک لە ڕۆژاندژی ڕاپەڕین و شۆڕشەکانی گەلی کورد نەوەستا. لە هەموو حیزبە عێراقی عەرەبەکان زیاتر شارەزای بارودۆخی کوردستان بوو. حیزبی شیوعی عێراق لە سەرەتای 1963 تا 1973 بەشداری شۆڕشی کوردی کرد بە سەرکردایەتی بارزانی. بە بۆچوونی خۆم هەڵەی گەورە کە هەردوو حیزبتەی کەوتن ئەوە بوو. پارتی باوەڕی بە موتەی بەعسیەکان کردبوو کە دەیانگوت پارتی دیموکراتی کوردستان درێژەی بەعسی لە کوردستاندا و بەعسی درێژەی پارتیە لە ناوچە عەرەبەکاندا. بەعس دەیگوت پێویست نییە و نابێ ڕێگەی حیزبەکانی تر بدرێت لە بەشداربوونیان بۆ دامەزراندنی ئاشتی و حەوانەوە. وا دیارە بارزانی ئەم بەرهەڵەستەی بەعسیەکانی بە سەرکردایەتی حیزبی شیوعی ڕاگەیاندبوو کە زۆر ناڕازین لە بەشداریکردنی شیوعیەکان لا وتوێژی نێوان شۆڕش و حیزبی بەعسدا ساڵی 1970. حیزبی شیوعی قبولی کرد بەشداری نەکە چونکە سەرگرتنی ئاشتی لە هەموو شتێکی تر گرنگتر بوو. دەبوایە ئەم ڕێگەیە نەدرێ بە بەعسیەکان و باشتر وە بۆ حیزبی شیوعی لە وتوێژدا بەشدار بووە. هەڵی حیزبی شیوعیش ئەوە بوو ساڵی 1973 وازی لە پارتی دیموکراتی کوردستان هێنا و بە تەنیا پەیمانیکاری نیشتیمانی لەگەڵ بەعسدا مۆر کرد. ئەنجامەکەی ئەوە بوو بەعس لە لەتکردنی هاوپەیمانێتی حیزبی شیوعی و پارتی دیموکراتی کوردستاندا سەرکەوت کە هەردوو حیزبەکە زیانێکی گەوریان لێکەوت. لەوەش خراپتر ئەوە بوو بەعس توانی ساڵی 1973 ئاگری ئاژاوە هەڵگیرسێنێ لە نێوانیاندا و لێکدانی توندی چەکدارانە لە ناو هێزەکانیاندا لە ناوچەی کوردستان ڕوویدا کە بەعس سەیری دەکردن و پێیان پێدەکەنی. ئەمە یەکەم جار بوو کە پەیوەندی نێوان ئەم دوو حیزبە بگاتە پلەی کوشتار و خوێن ڕشتن. حیزبی شیوعی کوردستانی بەجێهێشت و چەکدارەکانی چوونە ناو هێزەکانی حکوومەتەوە و لێکدابڕانی یەکجاری ڕوویدا تا ساڵی 1979. ئەوەی پێویستە پەنجەی بۆ ڕاکێشین حیزبی شیوعی لە ماوەی لێکدانەکەدا لە ڕاگەیاندنەکانی خۆیدا هەرگیز پەلاماری بارزانی خۆی نەدا و هەمیشە هەڵوێستی مرۆوانەی بەرامبەریان لە تاریکترین کاتەکاندا لە بەرچاو بوو. بێگومان ناکۆکی نێوان حیزبی شیوعی و پارتی دیموکراتی کوردستان زیانی گەیاندە هەردوو لایەن و زیانی لەگەلی عێراق و شۆڕشی 14 تەموزدا و کە لەبەرێکی وای کردەوە کە کۆنەپەرست و شۆڤێنیەکانی عەرەب و کوردخۆی تێکەوتن و ڕێگە بۆ کودەدا ڕەشەکەی شوبات خۆش بکەن. بۆ ئاگاداری زیاتر لە چۆنیەتی ناکۆکی نێوان حیزبی شیوعی عێراق و پارتی دیموکراتی کوردستان لە سەردەمی قاسمدا تکایە بڕۆنە بەڵگەکانی ژمارە 33 و 39. بەرگری میلی و دادگای گەل. بەرگری میلی مەمەز لە پێکێنانی بەرگری میلی چەکدارکردنی گەل و مەشق پێکردنی بوو بۆ بەرگری لە کۆمار شانبەشانی وسپا دژی مەترسی دەرەوە کاتی ئەو بوو بە دەوڵەتێک لە ناو دەوڵەتدا لەوە دەرچوو بووی دانرا بوو. ئەگەر تاوانەکانی حرس قەومی نەبوایە کە پاش کودەتای شوباتی 1963 پێکات لەوانە نەبوو گەلی عێراق هەرگیز دەستدرێژیەکانی بەرگری میلی لەبیر بکات. بەرگری میلی ئەو مافەیدا بوو بەخۆی بەبێ یاسا دەسەڵاتی دەستگاکانی دەوڵەت بەکاربێنێ. جا چونکە لە داهاتنی بەرگری میلیدا حیزبی شیوعی دەوری هەرە گەوری هەبوو تەواوی ئەو دەستدرێژیانە بەسەر ئەو داشکانەوە. بەرگری میلی بە پێی فەرمانی سوپایی ژمارە 989
ڕۆژی 22 تەموزی 1950 دامەزرا. عەقی تەهابا مڕنیکرا بە فەرماندە و بەسە 3 سەرکردایەتیدا دابەشکران. باکوور و ناوەڕاست و باشوور دەوری بەرگری لە هەموو ناوچەکان زیادی کرد و دەستدرێژی و سەرڕۆیی بۆ سەر هاونیشتیمانیە گەیشتە ڕادەیەک بیری لێ نەکرابەوە، بە تایبەتی پاش تێکشکانی بزوتنەوەی شەوافل لە موسڵ و ڕووداوەکانی کەرکووک. وای لێهات عەبدولکەریم قاسم ناچار بوو فەرمانی هەڵوەشانەوەی دەرکرد پاش ڕووداوە ناخۆشەکانی کەرکووک لە تەموزی 1950دا. لە کوردستانیشدا کردەوەکانی بەرگری میلی کاریگەریەکی بەهێز بوو لە هەڵگیرساندنی ناکۆکی نێوان حیزبی شیوعی عێراق و پارتی دیموکراتی کوردستاندا. دادگەی گەل بە دادگەی مەهداوی بەناوبانگە. وا دیارە ئەوەی مامۆستا حەسەن عەلەوی لەبارەی ئەم دادگەیەوە نووسیبێتی وەرترین و ساخترین نووسینەکانی تا ئێستایە بە پێی بۆچوونی من. ئەو نووسیبێتی دەڵێ حکوومەتی شۆڕش دادگەیەکی سوپایی تایبەتی دانا بۆ لە دادگەدانی پیاوخراپانی ڕژێمی سەردەمی پاشایەتی دوابڕاو. سەرۆکایەتێکی درا بە عەقید فازڵ عەباس مەهداوی فەرماندەی سوپای موسەیەب کە یەکێک بوو لە ئەفسەر ئازادەکان و خزمایەتیەکی نێزیکی لەگەڵ عەبدولکەریم قاسمدا هەبوو. ڕووداوەکانی دادگا ڕاستەوخۆ دەدرایە شاشەی تەلەڤیزیۆن و شەپۆلەکانی ڕادیۆ. پێم وایە مەهداوی لەم خاڵەدا ئازایەتێکی گەورە و بڕوا بەخۆیی و هەڵگرتنی لێپرسراوی پیشاندا. سەرڕێلایەنە دیموکراتیە ئاشکراکەی کە گەیشتوو بۆ ڕادەی بەرەڵایی، مایکرۆفۆن و وردبینی کامێراکان بخرێ دەژێر دەسەڵاتی تاوانبارێک کە بە تاوانی پلانگێڕان و تێکدانی ڕژێمی دەسەڵاتدار گیراوە. ئەم بڵاوکردنەوەی دانیشتنەکانی دادگا هەنگاوێکی هێزگار ڕەوا بوو ئاگەرچی گەلێک سەر ئێشەی بۆ شۆڕشی 4 تەموز و عەبدولکەریم قاسم دروست کرد. لە پاش 20 ساڵ وا دیارە ئەم دادگایە یەکەم دادگا و دوا دادگای شۆڕش بوو کە مافی ئەوەی دەدا بە تاوانبار دازوەکاری لە خۆی بکە و چەندی بتوانێت چی پێ بکرێ قسە بکە. ئەو قسانەش وەکو تێبینیەکانی داوای گشتی و دەمەقاڵی سەرۆکی دادگا بە ئاشکرا بڵاو کرێتەوە. وا دیارە تاقە دادگای سیاسی لە عێراق و لە ناوچەکەدا کە بەم شێوەیە ببرێ بەڕێوە. دادگای مەهداوی ئاوا بوو، ئەویش بە شایەدی کەسێک کە دژی مەهداوی بوو ئەندامێکی زلی ئەو حیزبە بوو کە بەشداری کرد لە ڕوخاندنی عەبدولکەریم قاسم و پاشان کوشتنی مەهداوی. ئەدی دادگەکانی ئێستای عێراق چۆنن؟ کەس هەیە شتێک لە دادکاری بەرهەڵستێکی سیاسی بیستبێ بە دزی یا بە ئاشکرا ئاخۆ ژماری ئەون بوانە چەندن کە سوکاریان نازانن چیان بەسەر هاتووە و با بڕیارێکی سەرپێیی چیان لێکراوە. ئەو خێزانانە زۆرن کە خواخوای ئەویانە بزانن ڕۆڵەکانیان لەکوێ خراونەتە چاڵ، نەک بزانێت چۆنی گیانی کێشراوە. هیوادارم دادگەی مەهداوی دوا دادگەی سیاسی نەبێ لە عێراقدا. بگرێ ئاوا دەخوازم گەلی عێراقی سەربەرز ڕاست بێتەوە، مەردایەتی و پیاوەتی خۆی و مافی ژیانی سەربەرزانی بێنێتەوە دەست و لە دامەزراوە دەستوری و دیموکراتیەکانیدا یاساجێی خۆی بگرێت و لە ژوور هەمووانەوە بێت. جا ئەوسا دەردەکەوێ کارەساتی پاش حەڤەی تەموز 1968 چەند گەورە بووە کە حیزبی بەعز دەسەڵاتی وڵاتی گر بەدەستەوە. ئەمجا کتێبەکەی نوعمان ماهر کەنعانی لەباری تاوانی بەعسیەکان لە عێراقدا پاش کودەتاکەی شوبات دڵۆپێک بە زەریایەکە.